بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جموجۆڵ و پەرامارەکانی داعش بۆ سەر ناوچە دابڕێنراوەکان و هاوڵاتیانی بەدەنی و هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک لە ماوەی دو هەفتەی ڕابردوو زیاتر لە 20 پێشمەرگە و هاوڵاتی مەدەنی لەلایەن داعشەوە شەید کراون. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکارەکانی زیادبوونی جموجۆڵی داعش و پلانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێم بۆ ڕووبڕووبوونەوەی داعش دەکەین لەگەڵمان. جموجۆڵە بەردەوامەکانی داعش و هێرش و پەلاماری پاشماوەکانی ئەو گروپە بۆ سەر پێشمەرگە و هێزە عێراقیەکان و گوندنشینان مەترسی زیاتری لەسەر ژیانی خەڵکی مەدەنی دروست کردووە. هاوڵاتیان ناچارن خۆیان بەرگەی لە خۆیان بکەن و ماڵ و ژیانی خۆیان لە پەلامارەکانی داعش بپارێزن. بەڕاستی ئێمە ئەوە سێمین جارە بە سەرمەندادان سێزدەی دە یەکەم جار هاتم ئەو ڕۆژە لەگە گوندی خدرجیزا عین نەفسی شەو لەگە ئێمە ئەو شوی ڕۆیشت دیسان هاتنەوە جارە 28 نەفەر بوون. ئێمە وەکو خەرجی دەیەکە بە خۆمان بەرگری لە خۆمان دەکەین نەسپای عێراق نەهێز پێشمەرگە ئەو بۆ شاتیە ئێمە بۆ شاتیمان پڕکردەوە بەڕاستی خەرجی دەیەکە بە خۆی ئازایانە بەرگری لێ خۆی کرد بەس بەڕاستی ئەوە چارەسەر نییە بتێر چارەسەر ڕێسی ببینەوە دەبی کێشەکە چارەسەرکردن لە بەغداوە لە هەولێرەوە یعنی بەڕاستی خۆش نییە تو ئەگەر ژیانت نەبوو مەردارم فەلاعم شەیە عەرەزیات ناگیرێ بە مەردارخ بە فەلاعی بەڕاستی ئەمە بۆ سیلاعە بەوەی خۆم بە فیشەشی خۆم بەرگری لە خۆم دەکەم توخوا هێزی پێشمەرگە و جێشی عێراقی هەبیتن گوناح نییە مەدەنی دیفاع لە خاچی بکاتن. بۆشایی ئەمنی و نەبوونی هەمانگی ئەمنی و سەربازی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان هۆکاری مانەوە و چالاکبوونەوەی داعشە لە سنووری ناوچە کێشە لەسەرەکان. چاودێران پێیان وایە هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بەم پلانەی ئێستایان ناتوانن هاوڵاتیان و ناوچەکەش بپارێزن. دەستێوەردانی هەرێمی و نێودەوڵەتیش بە هۆکارێکی دیکەی زیادبوونی داعش لە ناوچەکە دادەنرێت. خۆ لە ڕاستیاگە سەرکەندێک شریتێکی زەویە لەم شریتە زەویە کە بە کەرگوو کاتیا پەڕەبێت لە لای قەرەچۆخەوە دێت ئەمە معڕز بووە یانی ئێستا جارێک کە داعشە یاخو نەوعی چەکداری ترا ئەمە منطقەی نزاعە لە بینی کورد و عەرەب بەڕاستی و هەر زیاتر دەسەڵاتی عەرەبی سەردەمی بەعەس عەرەبی بووە هاوردەوە و ئێستاکانە جارێک کە هینەکەنەوە لەگەڵ ئەوەشە بایەق بەم ناوچان نەدراوە ئەم لەسەر داری یەکەم باسی خۆمان بکەن یان ئەوەی کە سەرۆکی حیزبی کوردیە بەڕاستی وەکو پێویست بایەقی بەم ناوچانە نەداوە و هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی دەستوریەوە هەم لە ڕووی هێزی پێشمەرگەشەوە ئەو بایەقی نەداوە وە کەموکوڕێکی زۆر هەیە لە ناو هێزی پێشمەرگەیە خۆی کەموکوڕیش هەیە پێم وابێ بەم دەسەڵاتەی ئێسا کە کورد هەیەی ئەم دەسەڵاتەی حیزبی کە هەیە بەمە ناتوانن نە بەرەنگاری داعش ببنەوە نە بەرەنگاری قەیرانەکانی ناخۆ ببنەوە و تا دێ وەزعەکان دەستی ئەم دەسەڵاتە خراپ ئەبێت یعنی ئەوەی کە بەتەمابێ ئەم دەسەڵاتە حیزبیەی کە ئێستا هەیە وەزعی کورد باش بکە وەزعی ژیانی کورد باش بکە بە غەڵەتا چووە. سیناریۆیەکی دووەلیە لە منتیقە بە حقات من بەتەسەور من ئەگەر هاتو ئەم ئینتیخاباتە نەجاحەتی نهێنا زۆر بە دووری مەزانە کە سیناریۆی ئەفغانستان دووبارە بێتەوە لە منتیقە چونکە مەساڵحی ئەمریکا مهددە لێرە و ئەمریکاش بە تەسەوری من مەجال ئەوە نادا تێگەیشتی ئەو سیناریۆیش هەیە ئێستا داعشیش خۆی زیندوو کردوتەوە معنەویاتێکی زۆر بەرزیان هەیە ئەو معنەویاتە بە چەکیش هەیە شتیش هەیە و کوردیش متفقە بەشێک لە کورد متفقە لە هەردوو استراتیجەتی یەکەم و استراتیجەتی دووەم کارەساتەکە لەوەیە. زیادبوونی پەلامار و جموجۆڵەکانی داعش لە بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە کاتێکدایە چەند ڕۆژێکی دیکە ساڵیادی ڕاگەیاندنی سەرکەوتنە بەسەر داعشدا بەڵام بە پێیوتەی شارەزایانی ئەمنی داعش کۆتایی نەهاتووە تەنها ئەو ناوچانەی لەدەستداوە کە کۆنتڕۆڵی کردبوو چونکە تا ئێستا بە گروپ پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە و سوپای عێراق دەدات و چالاکی بەڕێوە دەبات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست لە بەشی یەکەمدا لەگەڵ بەڕێز جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتێرێ تاوتوێن پرسە دەکەین کاک جەبار سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر لەوەوە دەست پێ بکەین دوێنێ بەڕێستان سەدانی بەغداتان کرد بە نوێنەراتی وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکان کۆبوونەوە بە دیاریکراوی چ بڕیارێکدا لەبارەی دۆخی ئەمنی ناوچە دابڕێنراوەکان و مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی داعش. کاک جەبار گوێت لێ ئێمەیە؟ کاک جەبار هیچ نییە. بەڵێ دیارە کاک جەبار گوێ لە دەنگی ئێمە نییە. ماوەیەکە جمەجۆڵی چەکدارانی داعش لە سنووری ناوچە دابڕێنراوەکان دەستی پێ کردووە لە سنووری ناوچە دابڕێنراوەکان و هێرشەکانی بۆ سەر هێزی پێشمەرگە و هاوڵاتیانی مەدەنی دەستی پێ کردوتەوە. ئەمەش دەگرێتەوە بۆەوەی کە بۆشایی ئەمنیە و هەمانگی پێویست لە نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگەدا نییە. بەڵێ کاک جەبار گوێ لە دەنگی ئێمەیە؟ کاک جەبار گوێ لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ دیارە داعش لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هێرشێکی کردووە لە سنووری بڵین گەرمیان هەروە لە بناری چای قەرەچووخ هێرشی کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە و گوندنشینان. لە دوایین پێشاتیشدا داعش لە سنووری نەحەی سەرگەران لە گوندی لهێبیان هێرشی کردوتەوە سەر گوندنشیان ئەم شەویش دوایەوەی کە شەوی ڕابردوو گوندنشینەکان خۆیان ڕوبەڕووی داعش بوونەتەوە. بەپێی ئامارەکانیش لە ماوەی ئەو دەمانگەر ڕابردوو هێرشەکانی داعش زۆر زیادی کردووە لە ناوچە دابڕێنراوەکان. بەڵێ کاک جەبار سوپاس بۆ ئامادەبوونت بوو لە سەرەتاکە گوێ لە دەنگی ئێمە نەبوو سەبارەت بە سەدانی دوێنێتان بۆ بەغداد کە کۆبنەوەتان هەبوو لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکان بە دیاریکراوی چ بڕیارێکدار لەبارەی هەمانگی هێزی پێشمەرگە لەگەڵ سوپای عێراق و ڕوبەڕووبوونەوەی داعش. کۆبنەوەی دوێنێمان لەسەر تەفعیلکردن ئەو هەمانگیە لە مەیدانە، ینی هەموو لایەکمان وا هەستمان دەکرد کە زۆر جار هەیە لە کۆبنەوەکان بڕیارەکان دەین بەڵام لە مەیدانە بە شێوازێکی عەمەلی جێبەجێ ناکرێت. لەبەرەوەی زۆربەی فەرماندە مەیدانیەکانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق ئەوانەی لە سنوورەکەن لەو هێڵەن کە دابەش بووە لە هێزەکانی پێشمەرگە بە درێژایی ناوچەکانی خانەقینەکە تاکو دەگاتە ناوچەکانی سەحێلە بە هەمان شێواز هێزەکانی سوپای عێراق بۆ ئەوەی لەوێ گفتوگۆ بکەین چۆن لە ڕووی مەیدانیە و لەسەر ئەرز بتوانین میکانیزمێک دانین بۆ هەماهەنگیکردن و بە تایبەتی بۆ مەسەلەی بەشداریکردن لە ئۆپەراسیۆنی هاوبەش دژی تیرۆریستانی داعش. دیارە گفتوگۆیەکی زۆر کرا دەربارەی ئەم بابەتانە ڕێو شوێنێکماندانە کە ئیتر ئەو هەماهەنگیە جگەوەیە کە لەسەر ئاستی بەرزدا هەیە لە نێوان لیژنە باڵاکان بەڵام هەماهەنگیەکە لە خوارەوە لە نێوانی یەکەکانە ببێ، ینی لە فەوجیەکی پێشمەرگە لەگەڵ فەوجێکی سوپای عێراق، لیوایەکی پێشمەرگە لەگەڵ لیوایەکی سوپای عێراق، محوەری پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆنی ناوچەکان ببێ و بتوانن لە مەیدانە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ کاری ڕۆتینی داواکردنی بڵێن ڕەزامەندی لە لیژنە و سەرەوە ئەوانە لە خوارەوە خۆیان لە بەپێی هەلومەرجەکە کە لە خوارەوە هەیە هاوکاری و هەماهەنگیەک بن بە تایبەتی
بۆ پلاندانان بۆ ئۆپەراسیۆنی هاوبەش دژی ئەو مۆڵگانەی کە داعشی تایە بە تایبەتی لە ناوچەکان کە بۆشایی لە نێوانی دابشبوونی هێڵی پێشمەرگە و سوپای عێراق ئەمە گرێکترین ناوڕۆکی ئەو کۆبنەوەی دوێنیە بوو. بەڵێ کەی ئۆپراسیۆنی هاوبەش ئەنجام درێوادەکەی دیاریکراوە بەم زوانە چونکە باز لە بارودۆخی خراپی بە تایبەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم دەکرێت بەم زوانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئۆپراسیۆنەکە؟ یەکێک لە هەڵەکانی گەورەکانی کە باسمان کرد لە کۆبنەوەکەی دوێنیە کە حکوومەتی فیدراڵی عێراق جار هەیە ئۆپەراسیۆن ئەنجامەدا پێش 3 ڕۆژ لە ئیعلامە باسیەکە کە لە ئیعلامە باسی کرد داعشەکان ئەزانن کە ئۆپەراسیۆنەکرێ ئەو ناوچەی کە لێن ڕۆن ئەیگوێزنەوە بۆ ناوچەیەکی تر لەبەرەوە خۆیان نەشارنەوە لەبەرەوەی هیچ ئۆپەراسیۆنێک ئیعلان ناکرێت کاتەکەی و شوۆنەکەی وەکو باسم کرد ئەوەمان هێشتۆتەوە بۆ یەکە مەیدانیەکان یەکە مەیدانیەکانمان یعنی بڵێن دەسەڵاتمان داونەتێ لە فەوجەوە تا لیواوە تا میحوارەوە تا فەرماندەی ئۆپەراسیۆنەوە ئەوان لە خوارەوە پلاندانن شۆنەکان دیاری بکەن ئۆپەراسیۆنەکان ئەنجام دەن نەگەڕێنەوە بۆ ئێمە لەبەرەوەیە بە هیچ شێوازێک ڕێک کەوتن نەکراوە لەسەر ڕۆژێکی دیاریکراوە بۆ ئۆپەراسیۆن ئەوەمان بۆ هێشتەوە بۆ یەکەکانی خوارەوە خۆیان ئەو بڕیارە بدەن ئەو شۆنانەی کە پێویستی بە ئۆپەراسیۆنەیە و کاتەکانی ئۆپەراسیۆن ئەوان دیاریەکەن ئێمە دیاری ناکەین و بە هیچ شێوەیەک بە ئیعلان ناکرێت بڵێەوە بەیانی ئۆپەراسیۆنمانەیە لەبەرەوەیە کە تۆ ئۆپەراسیۆنێک ئیعلانت کرد هەر لەو کاتێک کە ئیعلانت کرد فەشەل هێنی کۆتایی دێت. باشە ئەی سەبارەت بە ئەو بنکەمانگیانەی کە تانە لەگەڵ بڵین وەزارەتی بەرگری عێراق لە دیارە لە کەرکووک لە مەخمور لە مووسڵ ئەو هەمانگیانە ئێستا بەردەوامە زانیاری ئاڵگۆڕی زانیاری و ئەوانە هەیە؟ بەڵێ بێگومان ئەو بنکانە هیچ کێشەیەکیان نییە ئەوان کاروبارەکانی خۆیان ئەنجامەدەن بەڵام ئەوان کاروبارەکانیان ئەنجامدانی ئۆپەراسیۆن نییە لەبەرەوەی ئەوان نوێنەری هێزەکانی پێشمەرگەن لەو بنکانی هەماهەنگی نوێنەری هێزەکانی سوپای عێراقن یعنی هەر بنکەیەک نزیکەی 6 نوێنەری ئەفسەری پێشمەرگەی تیا لەگەڵ 6 ئەفسەری سوپای عێراق ئەوان ئەو هەماهەنگیە ڕێک ئەخەن یعنی هەماهەنگی ڕۆژانە ڕێک ئەخەن لە نێوانی یەکەکانی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لەو سنوورانەی کە لێن مەسەڵەن ئەوەی بنکەی دیالە ئەوە هەماهەنگی ڕێکەخا لە نێوانی هێزەکانی پێشمەرگە لەو سنوورە هێزەکانی سوپای عێراق ئەوەی کەرکووک بە هەمان شێواز ئەوەی مەخموریش بە هەمان شێواز ئەوەی کەسکیش لە مووسڵ بە هەمان شێواز ئەوان زیاتر کارەکانیان بڵێن ڕێخستنی هەماهەنگیەکەیە یعنی زیاتر لە نێوان ئەو هێزانە لەگەڵ ئاسانکاری بۆ هاموشۆی بڵێن یەکە سەربازیەکانە یان ئەگەر داواکراوێک هەیە لەلایەنی دادگاکانی هەرێمەوە لە عێراقدایە و شۆنەکەی دیارە داوا بکرێ کە تەسلیم بکرێ یان ئەگەر کەسێکی داواکراوە لەلایەن دادگاکانی عێراقەوە ئەو لە هەرێمە کە تەسلیم بکرێ بەوان یان ئاڵوگۆڕکردنی زانیاری هەواڵگیری ئیشی ئەو بنکانە ئەوەیە و ئەوانش ئیشەکانی خۆیان بە بەردەوامی ئەکەن و هیچ کێشەیەکیان نییە لە ئیشکردنی ڕۆژانەیاندا. باشە ئەی سەبارەت بە لیوای هاوبەش کەوا بڕیار بوودی لیوای هاوبەش پێک بێن لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود چۆتە بواری جێبەجێکردنەوە پێکێنانی ئەو لێوانەوە گرنگیان چێ بۆ ناوچانە؟ بەڵێ بە فەرمی چۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە فەرمانی ڕسمی لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بۆی دەرچووە کە ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە نووسراوی فەرمانەکە ئاراستەی وەزارەتی دارایی عێراق کراوە بۆی بودجەی پێویستیان بۆ دابین بکرێت بۆ موچە و بۆ پێویستیەکانیان لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە لیواکە دیاری کراوە ناوەکان پێشکەش بە فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق کراوە لەلایەن عێراقەوەش لیواکە دیاری کراوە بە هەمان شێواز لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە ئەو لیوایی کە تەرخان کراوە تێکەڵ بکرێت لەگەڵ لیوایەکی عێراقی خراوەتەوە مەشقەوە و ئەمە ئێستا مەشقیان لە تەواو بووە بڵێن لە بنکەکانی مەشق چاوەڕێن کۆتایی ئەم مانگەیان سەرەتای مانگی ئایندا لیواکی پێشمەرگە لەگەڵ لیوایەکی وەزارەتی بەرگری عێراق تێکەڵ بکرێن و دابەش بکرێن بەسەر ئەو شۆنانەی
کە ڕێکەوتنی لەسەر ئەکرێت لە نێوانی ئەفسەرانی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانەی کە بۆشایین لە نێوانی هێڵی دابەشبوونی هێزی پێشمەرگە و سوپای عێراق. باشە ئەی سەبارەت بە دۆخی بڵێن گوندەکانی لە ناوچەدا بڕێنراوەکان بڵێن ئەم شێوش گوندی لەهیان هەبوو لە سنووری نەحەی سەرگەڕان ناتوانرێت وەکو هێزی پێشمەرگە هاوکاریان بکرێت یاخود تەنسیق لەگەڵ عێراق بکرێت بۆ ئەو گوندانە چووکە بازەوەکێک کە ژمارەی زۆریان بەرەو چۆڵبوون دەچن. بەڵێ خۆی یەکێک لە مەبەستی هەماهەنگیکردن ئەوەیە، یعنی یەکێک لە مەبەستی هەماهەنگکردنی خێرا لە نێوان یەکەکانی هێزی پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانەی کە بۆشایین کە پێشتر ئێمە نە هێزی پێشمەرگە ئەیتوانی کردەی سەربازی تیا ئەنجامدا یان ئۆپەراسیۆنی تیا ئەنجامدا، نە زۆر جاریش عێراقیش لەبەر هێڵەکانی پێشمەرگەش نەیەتوانی بە قۆڵایی بێتە نزیک بێتەوە لە هێڵەکانی هێزەکانی پێشمەرگە و ئەوەش بۆتەوە کارێک بۆ ئەوەی تروریستانی داعش کەڵک لەو هەلومەرجە وەرگرن. لەبەرەوەی ئێستا وەکو باسم کرد بڕیار دراوە کە هەم ئۆپەراسیۆنی هاوبەش لەو ناوچانە بڵێن بکرێت لە نێوانی هەردوولا هەم ئەو لیوە هاوبەشانەی کە دابەش ئەکرێ بخێتە ئەو شوێنانە. بێگومان ئێمە لە کاتی ڕوودانی ئەو ڕوودانە هەماهەنگی هەم لە سنووری ئەو شوێنانە هەیە هەم هەماهەنگی باڵا هەیە لە نێوانی وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان. ئومێد دەکەین کە لە ئایندەی نزیکدا یاعی لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو کارە هاوبەشە لە مەیدانە دەرکەوێ بە شێوازێکی واقعی لەسەر عارز. بەڵێ سەبارەت بە بڵێن ئەو زانێرانی کەلای ئێوە هەن بۆچی لەم کاتە جمەجۆڵی داعش زیادی کردوێتەوە هیچ پەیوەندێکی بە مەسەلەی دۆخی سیاسی عێراق یاخود مەسەلەی کۆتایهاتنی ئەرکێز شەڕکەرەکانی وڵاتانی هاوپەیمان لە عێراقەوە هەیە؟ بێگومان پەیوەستە، ینی هەلومەرجی سیاسی زۆر ڕۆڵی هەیە، چونکە لەو کاتانەی کە کێشەی سیاسی لە نێوان کوتلە سیاسی عێراقیەکاندا هەیە یان جار هەیە کێشەی سیاسی لە نێوانی هەرێم و لەگەڵ حکوومەتی فێدراڵ هەیە، ئەبینین لەو کاتانە جموجۆڵی تروریستانی داعش زیاد دەبێ بۆ ئەوەی زیاتر هەلومەرجەکە تێک بدەن بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە ئەوانیش ئەو هۆکاری ئەو ململانیە ئەبێتە یارمەتی دەرێک بۆ ئەوان کە بتوانن زیاتر کردەی تیرۆریستی ئەنجام بدەن. ئێمە ئێستا بینین لەم دوو مانگەی کە بە تایبەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی تیا ئەنجامەدرا و لە دوای هەڵبژاردن ینی بە تایبەتی لە مانگی 10 و ئێستا لە مانگی 11 و بەرەو مانگی 12 ئەڕۆین ئەگەر سەیری ئەەکەین بەراوردی بکەین بە مانگەکانی تری ساڵی 2021 ئەبینین زیاترین کردەی سەربازی لەم ماوە بووە. هۆکارەکەی چییە؟ چونکە ئێستا تا ئێستا کوتلە سیاسیەکانی عێراقیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتنیەک بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. ئێستا حکوومەتەکە کار بەڕێکە لە زیاتر حکوومەتەی ئەوان ئیستیفادە لەو هەلە وەردەگرن لەو هەلومەرجە وەردەگرن. باشە ئەی سەبارەت بە مەسەلەی کشانەوەی هێز شەڕکەرەکانی ئەمریکا یاخود هاوپەیمانان یاخود ئێستا بڵێن وەشاندنی گورجی ئاسمانی لە هاوپەیمانەوە ڕاگیراوە لە داعش یاخود سنووردار کراوە؟ دیارە مەسەلەی کشانەوەی هێز کە زۆر باس لەسەر کراوە. یەکەم دووشت هەیە، مەسەلەن هێزی ئەمریکا هەیە، هێزی هاوپەیمانان هەیە. ئەگەر بینە سەر واقعدا کە باس لە هێزی کشانەوەی هێزی شەڕکەرەکەن، نە هاوپەیمانانی نێودەوڵەتی لە عێراقا هێزی شەڕکەری گەورەیان هەبووە، نا ئەمریکاش لە عێراقا هێزی شەڕکەری گەورەی هەبووە. هەم ئەمریکا هەم وڵاتانی هاوپەیمان لە عێراق ئەوانەی کە هەیان بووە ڕاوێژکار بوون یان مەشق پێکار بوون یان ئەوانەی لە بواری لوجستی ئیشیان کردووە بۆ پێشکەشکردنی یارمەتی چەک و تەقەمەنی و ئامێری سەربازی یان مەسەلەی فڕۆکەی جەنگی یان فڕۆکەی چاودێری، ئەوان زیاتر لەو بوارانە ئیشان کردووە نەوەکو وەکو چەکدارێک لە مەیدان لە عەرزا بە عەمەلی شەڕی هێزەکانی بڵێن شەڕی تیرۆریستان بکە. ئێمە لە کوردستاندا ئەوەی کە شەڕی کردووە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێم بووە، بەڵام
پشتیوانی هەبوو لەلایەن فڕۆکەی جەنگی ئەمریکیەوە لەلایەن فڕۆکەی ئیستەطلاع یعنی چاودێری ئەمریکیەوە یان هەنی هاوپەیمانانەوە جگە لەوەش هاوکاریان پێشمهێزی پێشمەرگەیان کردووە لە ڕۆی مەشقا کە چۆن شەڕی تیرۆریستانی داعش دەکەن چۆن شەڕی ناوشارەکەن چۆن مامەڵە لەگەڵ میناکەن جگە لەوەش چۆن پارێزگاری لە هاوڵاتی ینی مەدەنی ئەکەن لە کاتی شەڕدا جگە لەوە بڵێن چەک و تەخەمەنی و ئامێری جەنگیان پێشکەش بە هێزەکانی پێشمەرگە کردەوە بە هەمان شێوازی هاوپەیمانان و ئەمریکا بۆ هێزەکانی عێراقشان کردووە کە چۆن بۆ هێزی پێشمەرگەیان کردووە لەبەرەوەی ئەوان بە حەقیقەت هێزێکی شەڕکەری گەورەیان نەبووە کە بەشداری ڕاستەوخۆ شەڕگەکان بکەن ئەوەی کە شەڕی داعش کردووە هێزەکانی عێراق بۆ بەگشتی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم بووە بەڵێ کاک جەبار ئەوەی هەیە ڕێکەوتنێکی استراتیژی ئیمزا کراوە لە نێوانی حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا بۆ ڕێخستنەوەی شێوازی بوونی هێزەکانی لە عێراق یعنی شێوازی ئاڵوگۆڕپێکردنی ئەرکی هێزەکانی لە عێراق بەڵێ بەس وەکو هێرشی ئاسمانی بڵێ هێرشی ئاسمانی ئێستا کەم کراوەتەوە یاخود عێراقیش خۆی توانای هێرشی ئاسمانی ئەنجام بدات ئێستا هەم یەکەم عێراق توانای ئاسمانی وردەوردە بەرەو باشیە ڕۆ ئێستا عێراق لە ڕۆی فڕۆکەی جەنگیەوە پێشکەوتترین فڕۆکەی جەنگی F-16 هەیە کە ئەتوانێ بەکاری بێنێ لە مەدان لە شەڕ ئەوە یەک دووەم فڕۆکەی چاودێری ئاسمانی هەیە کۆمەڵێکی جۆر لێکی لەوانە کە پێڵێن کێنگەرە کە عێراق کڕیوەتی و ئێستا مەشقیان لەسەر کردو ئێستا لە ئاسمانی عێراقدا ئەفڕێ و ئەتوانێ بڵێن بە کامیرەکانی و تیارانە چاودێری بڵێن ئەرز بکە بۆ جم و جۆڵکردنی داعش جگەڵەوەی جۆرەها هێلیکۆپتەر و بڵێن فڕۆکەی تری عێراق لە وڵاتانی جیاجا کڕیوە ئەمە یەکێکیان کە ئێستا زۆر پشت ئەبەستێ لە پرۆسە سەربازەکانی عێراقا بە فڕۆکەی جەنگی عێراقی تەنانەت ئێمە لەو کۆبوونەوانەی کە کردومانەکە باسمان کرد لە هەر کاتێک پێویستیمان بە پشتیوانی ئاسمانی بێ ئەتوانین داوا لە حکوومەتی فیدراڵی عێراق بکەین کە هەم بۆ چاودێری شەڕگەکان هەم بۆ پشتیوانی هەر پرۆسەیەک ئەگەر هێزی پێشمەرگە بیکایان باوبەش بیکەین کە فڕۆکەی جەنگی عێراقی پشتیوانی بڵێن ئەو پرۆسانە بکە لەگەڵ ئەوەشدا هێشتا وڵاتانی هاوپەیمان و ئەمریکا ئەوانیش ئامادەن بۆ پشتیوانیکردن لە کاتی شەڕکردندا یعنی لە کاتی ئۆپەراسیۆنی هاوبەشی هێزی پێشمەرگە سوپای عێراق ئەوان لە کۆبوونەکان ئامادە بوون لەگەڵمانە کە ئامادەن بە هێزی ئاسمانی خۆیان هەر کاتێک پێویست بوو هەم بۆ چاودێری هەم بۆ پشتیوانی شەڕگەکان ئەوان هاوکاریمان بکەن. بەڵێ باز ئێستا بڵێن هێرشی ئاسمانی هاوپەیمانە کەمتر بۆتەوە هۆکارەکەی چێچووکە هەندێک ناوەند باز دەکەم بوونەوە هێرشانە دەکەن هیچ هۆکارەکەی هیچ هۆکارێکی بڕیاریان هۆکارێکی سیاسی لە پشتەوە نییە بەڵام خۆی ئەسڵان ئەگەر ئێستا بەراوردی شەڕەکانی ئێستا لەگەڵ شەڕەکانی ساڵی 2014 و 15 و 16 تا 17 بکەین جیاوازیەکی یەکجار زۆری هەیە زمانی خۆی ئێمارەتێک هەبوو بەناوی ئێمارەتی ئیسلامی داعش لە سووریا و لە شام و لە عێراق ناوچەیەکی فراوانی بەدەست داعشەوە بوو کە نزیکەی 4 پارێزگا بوو مووسڵ بوو سەلاحدین بوو ئەنبار بوو بەشێک لە کەرکوک بوو بەشێک لە دیالە بوو ئەو کاتە داعش لەشکرێکی گەورەی هەبوو نزیکەی 6,000 چەکداری ئیرهابی هەبوو جەبهەیەکی هەبوو بۆ شەڕکردن لەبەرەوەیە بەردەوام پێویست بوو فڕۆکەی جەنگی هاوپەیمانان و ئەمریکی بە ئاسمان بێت چاودێری ئەو ناوچانە بکات جگە لەوە پشتیوانی ئەو هێرشە گەورانەی پێشمەرگە و سوپای عێراق بکە یان جارایە ئەوان هێرشی گەورەیان دەکرد بۆ داگیرکردنی ناوەکان دەبوایە ئەوانە معدل لە ئاسمان بن بەڵام ئێستا شێوازی شەڕکردنی داعش یەکەم بەرتەسک بۆتەوە بۆ هەندێک ناوچەی زۆر کەم دووەم ئێستا گروپی بچوو بچووکیان لێ دروست بووە یعنی لەشکرێکی گەورە و جەبهەیەکی دیاری گەورەیان نییە بەڵکو گروپی بچووک لە شەو بەکارهێنن بۆ پەلاماردا لەبەرەوەیە بڵێن بوونی فڕۆکەی هاوپەیمانان یان ئەمریکا لە ئاسمان کەم بۆتەوە هۆکارەکەی بۆ ئاگەڕێتەوە بۆ جۆری شەڕگەکان
و جۆری شەڕەکان و جۆری ئۆپەراسیۆنەکان. باشە ئەی سەبارەت بە مەسلەی دابینکردنی پێداویستی بۆ هێزی پێشمەرگە لە ڕووی چەک و ئەوانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو رەخنە گیراوە ئەو چەکانەی کە هاتوون وەکو پێویست بەسەر هێزی پێشمەرگە دابەش نەکراون هەموو ئەو چەکانەی هاتوون بڵێن دابەشکراون بەسەر هێزی پێشمەرگەی کوردستان بەبێ جیاوازی؟ بەڵێ ئەو چەکانی کە دێ دابەش دەبێت بەسەر لیواکانی هێزەکانی پێشمەرگە بەعکسەوە ئێستا ئەوەندە چەک بڵێن زیاد بووە لەگەڵ تەقەمەنی کە لیواکانی هێزەکانی پێشمەرگە کە ئەیاندنێت جێی لێ نییە لێی دانێن یعنی ئەوە نییە نایەندرێتێ ئێستا ئەو چەکانەی کە دێن یان ئەو ئالیاتانەی کە دێن چەک نییە بەتەنیا چەکە لەگەڵ ئامێری گواستنەوەیە لەگەڵ ئامێری دەرعی شەڕکردنە کە پێڵێن هەمەر لای ئێمە ئەوان پێڵێن HMV یعنی ئەوانەی کە دێت ینی لەبەرەوەی دەست بەجێ تیمەکانی ئەمریکا بە تایبەتی ئەو یارمەتانی کایدەن دەست بەجێ لەگەڵ تیمەکانی وەزارەتی پێشمەرگە دابەشی ئەەکەن وەکو یەک بەسەر هەموو لیواکانی پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە بەڵام جار هەیە تەنانەت عەمباری پێویست نییە عەمبارێک کە ئەمانە بە شێوازێکی زانستی خەزنکە لە لیواکان بۆی تووشی تەقین وەکو چەند ساڵی پێشوو جارجار هەندێک عەمبارە تەقیەوە لەبەرەوەیە ئێستا پرۆسەیەک ئەنجامەدرێ هەندێک شۆنی ئەمبارکردنی چەک و تەقەمەنی بۆ لیواکانی هێزی پێشمەرگە دیسان بە هاوکاری هاوپەیمانان دروست دەکرێت کە بتوانێت ئەو چەک و تەقەمەنی زیادانەی کە ئەیاندرێتێ و ئەبێ ئەمباری کەن بۆ کاتی پێویست بۆی ئەمباریان بۆ دروست بکرێ دەنا ئەوەی کە باس ئەکرێت چەک هەیە و نادرێ بە پێشمەرگە ئەمە زیاتر پڕۆپاگەندەیە دەنا ئێمە ئەو چەکانەی دێ هەر بۆ هێزی پێشمەرگێ دووەم خۆیان وەکو لایەنی پێشکەشکەر خۆی بە ڕەسمی خۆی بەشدارە بێ لە دابەشکردنەکەی نەوەکو ئێمە و دووەم کە دابەشیەکە بڵێن زممەی ڕەسمیان لێ وەرئەگرێت کە ئەو یەکەیە چەکەکەی وەرگرتووە. باڵێ زۆر بە کورتی سەبارەت بەوەش کە برایەکێک لەو سێ شەیدانە لە گوندی خدر جیجە لە بیناری قەرەچۆخ باسی لەوە کردبوو کە داوای هاوکاریان لە هێزەکانی پێشمەرگە کردو بەڵام وتیانە ئەمری تەقەمان پێ نییە شتی وە هەبوو بێ ینی هێزەکانی پێشمەرگە ئەمری تەقەیان بەرامبەر داعش نەبێەوە فەرماندەیەکی خۆبەخش باسی لەوە کردو کە ڕێگە نەدراوە لەلایەن هێزی پێشمەرگە لەو ناوچەیە لە چێ قەرەچۆخ خێرش بکەنە سەر داعش بۆ چوونی بەڕێز چێ لەو بارەوە ژنەیەک بڕوە لێکۆڵینەوە بکە ئایا ئەم بەڕێزەی کە ئەم بابەتەی باس کردووە داوا لە چی یەکەیەکی کردووە کە پشتیوانیان نەکەن یان تەقە نەکەن دژی گروپی داعش دەنە گروپی داعش دێت بۆ کوشتنی شەهیدکردنی پێشمەرگە و هاوڵاتی مەدەنی ینی چه عەقڵێک وەریەگرێتەوە دوژمنێک بێتە سەرت بتکوژێ تۆ ئەوە بوەسی بۆ خۆت سەیری بکەی بۆی بتکوژێ ینی ئەمە ناشتە عەقڵەوە بەزن هەر لەو شەڕگەی ئەی باشە ئەگەر وا بوو چۆن ئەو پێشمەرگانەی چوون بەهانای ئەو ماڵە مەدەنی کە لەوێ بوو کە بەداخەوە کە سێ کوڕی بە یەکەوە شەهید بوو ئەی دە پێشمەرگە نەچوون بەهانای ماڵەکەەوە هەر دە کەسیان کەوتنان کەمینەوە شەهید بوون ئەی باشە بۆ چووە نەچووە بۆ شەڕ بۆی پشتیوانیان بکات لەو شەڕگەیە لەبەرەوەیە ئەم گوتارانەی کە ئەوگوترێیان ئەو تومەتانەی ئەگوترێ بەڕاستی حەق وایە بە پەلە من وەکو خۆمە یعنی ئێستا لێرە وایەڵێم بە پەلە لیژنەیەکی لێکۆڵینەوە بڕوە هەم لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە ئەواڵێن و بەڵگەکانی پێشکەش بکابزان داوا لە چ فەرماندەیەکی هێزی پێشمەرگەی کردووە و چ فەرماندەیەک پێ وتۆ نابێت تەقە بکە بۆی ئەگەر وایە فەرماندەکان سزا بدرێن ئەگەر واژ نییە ئەو کەسەی کە ئەو تۆمەتە بڵاوکاتەوە بێت سزا بدرێت چونکە ئەمە لە ڕووی ئیعلامیەوە یعنی لە ڕووی پشتیوانیەوە بۆ دنیا خراپە بۆ ئێمە وەکو کورد بڵێ وەڵا پێشمەرگە ئەڵێ نابێت تەقە بکەیلە ئێ باشە خۆ چۆن نابێت یعنی ئێستا ئەو دە پێشمەرگەی ڕۆشتون ئەمریان تەقیان پێ نەبووە کە هەمویان شەهید بوون لەوێ بۆ پشتیوانیکردنی ئەو ماڵەی کە ئەو تەقەی لەسەرکراوە ئەی باشە ئەو پێشمەرگانەی خۆتان هینەکانە بینن خۆ بڵاو بێتەوە ڤیدیۆکانی ئەبینن نبینن تەقە و تەقەی مباشرەیە یعنی کە دێنە سەریانەوە نبین ئەوە لە خانەقی نەروا بوو تەقاکەن بڵێن تیرۆریستان تەقاکەن ڕەبیەکە تەقاکایی پێشمەرگە جگەل لەوەش لە خانەقینە چوون بەهانایانەوە هەمەرێکی کەوتە سەر لغم و بە هەمان شێواز نزیکەی 6 کەسی تیا شەهید بوو
ئەی باشە نەچوە بەهانایانەوە بۆ شەڕ بکات لەبەرەوەیە ئەم شتانەی کە بڵاو ئەبنەوە لە سوسیال میدیا بەڕاستی یعنی زەرەر ئەدا وەکو قانجازیە بێ ورەی خەڵک ئەڕوخێنی حەقا دەست بەجێ زوو لێکۆڵینەوە لەم بابەتانە بکرێ بۆ ئەوەی ئەگەر بەڵگەیەک هەیە فەرماندەیەک وای گوتبێ ئەوە سزا بدرێ و ئەگەریش کەسێک لە خۆی و پڕواگەندەی وا بکە ئەوێ مامەڵەیەکی یاسایی لەگەڵا بکرێ. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەمان دومان کردی سوپاسی بەڕێستانەکەی کە لاولێرەوە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕەکەمان لەگەڵ بەڕێز ڕزگار محەممەد بڕیادەر لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرسە قسەی زیاتر دەکەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بەم پرسە دەدەین کاکرزگار بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاسان دەکەین لەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین وابرێ ڕۆژەم ڕۆژ سێشەممە پەرلەمانی کوردستان کۆبێتەوە ئێوە جۆ کولیژنەکەی خۆتان راپۆرتێک پێشکەش دەکەن دەربارەی شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش و ئەو هێرشانی کە داعش دەیکات. بەڵێ سەرەتا سپاس بۆ ڕۆحی پاکی ئەو شەیدانەی کە لە هەفتەی ڕابردوو گیانی خۆیان کردە قوربانی بۆ خاک و بۆ خەڵکی کوردستان. ئێمە و بەرنامەمان داناوە و پێشتریش یعنی وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە هەوڵمان داوە کە ئەمانەی بەداخەوە کە ئێستا ڕووی داوە و لەم مەترسیانە ئێمە وەزارەتی پێشمەرگەمان ئاگادار کردوێتەوە و لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە بەبێ جیاوازی لە لیژنەی کاروباری پێشمەرگە. ئێستاش ئیشمان لەسەرەوە کردووە بەجددی کەوا بێنە سەرخەت هەم وەزارەتی پێشمەرگە کە ئەمە لایەنێکی معنیە بۆ ئەم ڕووداوانەی کە ڕووەدا و لە ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و لە سەرۆکایەتی هەرێم نوێنەری خۆیان بنێرن و وەکو سەربازی ئێمە کۆبوونەوەیەکەکەین و لە کۆبوونەوەکە هەموو ئەم کەم و کورتیانەی کە لە ڕابردووی شاوەکو لیژنەی پێشمەرگە ئێمە خسومانەتە ڕوو بەوانیشی بدەین ئایا بۆچی لە ڕابردووە ئێمە ئەوانەی کە پێشنیار کراوە و وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە سەردانی میحوەرەکانمان کردووە، سەردانی فەوج و لیواکانمان کردووە و ئەوانەی کە داواکاری هێزەکانی پێشمەرگەیە، داواکاری فەرماندەکانی ئەوێ، داواکاری ئەفسەرەکانە هەمومان بە راپۆرت و بە خاڵ هەمومان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و ئاراستی وەزارەتی پێشمەرگە کراوە، بەڵام بەداخەوە
هیچی جێبەجێ نەکراوە بۆیە ئێمە بۆیە حەزمان کرد یعنی هەر سێ لایەنەکە وەکو سەر سێ لایەنەکە ئامادە دەبن لە کۆبنەوەی پەرلەمانی یاخود وا بڕیارە بکرێ ینی دیار نییە وا بڕیارە بکرێت هێشتا جوابی ئێمە نەداوەتەوە چکە ئێمە بەیان ئەم ڕۆیشمان دانابوو چکە شتەکە ئەو حاڵەتانە بینین بەڕاستی جێگەی خۆیەتی زوو کۆبوونەوە بکرێ و بۆی بڕیار بدرێت کە چی بکرێ بۆ ناوچەیە ئەم ڕۆماندانەوە بەیانی شود و بەیانیشماندانەوە لە هەر کاتێکە ئەوان بۆیانەکرێ ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان حازرین بۆ ئەوەی گفتوگۆ بکەین هەتا ئێستا ئەوان کاتەکەیان دیاری نەکردووە و بۆیە پێشمان خۆش بوو هەر سێ لایەنەکە بێنە پەرلەمان و گفتوگۆ بکەین لەبەرچی لەبەرەوەی کاتی خۆی ئێمە کە کۆبوونەوەمانە کرد وەزیری پێشمەرگە لە جواب ئایوت ئێمە داواکاریەکان ئاراستی ئەنجومەنی وەزیرانەکەی بەڵام ئەنجومەنی وەزیران وەڵامی نییە بۆیە وامان بە باشزانی کە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش خۆی لێ ئامادە بێ و سەرۆکایەتی ئەرێمیش نوێنەریان لێ ئامادە بێ بۆ ئەوەی ئێمە گفتوگۆیەک بکەین وە لە یەکتێ باش بەس وتت پێشتر ئێوە زانەری تەنە بۆ کولیژنی پێشمەرگە وتان ئەم وەزارەتی پێشمەرگەتان بەنووسراوە ئاگادار کردوێتەوە پێشتر یعنی لێ دەچتان ئاگادار کردوێتەوە بەر لەوەی کەم کارەساتانە ڕووبدا بەر لەوەی و پەلامارانەی داعش ڕووبدا بۆ سەرێزی پێشمەرگە بەڵێ ئێمە وەکو پێشتری شارەتم پێدا وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە سەردانی هەموو میحۆرەکانمان کردووە و ئەو نەواقسانەی کە هەیە کە پێویستە پێشمەرگە خۆی پێ بپارێزێ و کە خۆی پاراست ئەتوانێت خاکیشی پێ بپارێزێ ئێمە ئەمانەمان با بڵین هەموو لە راپۆرتێکە هەمومان داوە بە خاڵ بۆ نمونە متمانە پێویستە دوربینی حراری هەبێت لەم سنوورە پێویستە مەسەلە بەداخەوە ئێمە گوێمان لە یەکێک لە فەرماندەی لیواکە بووتی من یەک ساڵە داوای 10,000 گوێنەیەکەم کە بۆ ساتر وەزارەتی پێشمەرگە تاکو ئێستا جوابی منی نەداوەتەوە یعنی ئەو کەم و کورتانی کە لەناو ڕەبیەکانە هەیە دروستکردنی ساتر و ئاگادارکردنەوەی لەوەی کە بندیوارێکی زۆر هەیە وەزارەتی پێشمەرگە بێتە سەر خەت بۆ چارەسەرکردنی لەبەرەوەی ئەمە کارەساتی لەکەوێتەوە لەبەرەوەی ئێمە کە سەردانی ئێوەمان کردووە زانیمانە لە ناو ڕەبێکە مەسەلە بارەگای سرەیەک یا با بڵێن سرەیەک بە قانونی عسکەریەکە بێ 120 کەس بێ بەڵام کە ڕۆشتینێتە ئەوێ سەیرەکەین ئەو ڕەبێی کە پێڵێن تەپەی تەڵان لە نەحی کوڵەجۆ کە مقڕی سرەیە 15 کەسی دیا بووە کە بارەگایەکی زۆر گەورەیە بڕۆیتە سەرۆ لەسەرۆ 1/2 زەویە یعنی ئایا بەم شەواری زستانە ئەم شەوارە درێژە بەم شەوگارە درێژە بە 15 کەس ئەتوانیت یعنی ئەوەی کە من خۆم سیرم کرد خۆم ئەفسەر بوومە لە کولی عسکەری بوومە ئەوەی کە سیرم کرد 8 نقطەی حرەسیاتی پێویستە ئێ باشە بۆ قایمکردنی بۆ ئەوەی کە گیانی پێشمەرگەکان و بتوانانی خاکیش بپارێزی 8 نقطەی حرەسیات بە ینی بەشی 2 سعات ینی پێشمەرگێتیایە ینی 16 باشە ئەگەر 2 سعاتیشی پێ بگری هەر بە پێشمەرگەیەک 2 سعاتیش واجبات بگرێت بەشی 4 سعاتەکە ئێ باشە ئەوە کەیتری چی دەکەی خۆ پێشمەرگە ناتوانێت خۆ ڕۆبۆت بەسۆکاری چی ینی ژماری پێشمەرگە کەمە یاخود وەکوتت کێشەکە لە مەسلەی بندیوارەکاندا کە پێشمەرگەی ڕاستەقینش خۆی دەکاتە قوربانی بڵین ڕوونە ئێمە پێشتریش لایەنی پەیوەندیدارمان ئاگادارکردەوە و لە خزمەت جەنابتا باسم کرد 250,000 پێشمەرگە هەیە 250,000 پێشمەرگە باڵێ لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە و دەرەوە لە دەرەوە وەزارەتی چوارچەوەی لەسەر مەسەلە میلەکاتی وەزارەتی پێشمەرگە و لەسەر هێزەکانی 7 هێزەکانی دیکە 250,000 پێشمەرگە هەیە بەداخەوە بەڵام کە ئەچیتە لیواکە پێ ئەڵێ میلاکات ئەم لیوایە چەنە ئەڵێ 2,000 کەسە بەڵام کە ئەچیتە ئەوێ سیرەکەی 200 کەس دیار بە تەواوەتی لێ نییە بە ئەمە کارەساتە لە ڕاستیە بۆیە ئەمە پێویستە وەزارەتی پێشمەرگە بە بەردەوامی لیژنەی هەبێ و متابعە و تەفتیش بکات بە بەردەوامی سیر بکات بزانێ ئەم لیوانە چۆن واجبەگرن یا بۆ نمونە میلاکاتی چەنە فەوجەکانی چۆنە بە بەردەوامی سەردان بکە
و مەوجوداتیان بزانێ چۆنە و بزانێ فەرماندەکان شەو لێ ئەمێننەوە یا نامێنەوە ئەمانە هەموو لەسەر وەزارەتی پێشمەرگەیە. بۆیە ڕاستە ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە ئێمەش سەردانمان کردووە ئێمەش مەسەلە لە پڕ چوینە فەوجێک لەگەڵ مامۆستا بەکر هەڵەدنی و کاک باڵام بووە پێمان وتۆتمانە بیلاکاتیم فەوجەی جەنابتان شەنەوتێتی 530 کەس زەحمەت نوێ پێشمەرگەکانمان بۆ ئامادەکە بزانین چەنە 21 کەس لێ بووە. دوایوتمانە چۆن ینی تۆ 509 کەسی لەکوێیە وتێتی کاکە من پەنجام لەوەیە هەفتام حرەسی کۆگای وەزارەتی پێشمەرگەیە یعنی لە 530 کەس ئەوەی کە خۆی اعترافی لەسەری کرد هەفتا بۆ 50 لەگەڵ 21 لە ساحەی ئەڕزاتەکە بوو. ئێ باشە ئەو کەیتری لەکوێ دوای یەکێک لە پێشمەرگەکان خۆی پێ نەگیرە تیکاکە بەم ڕاستیتان پێ بڵێم وەڵای ئێمە هاوڕێکانی ترمان کە لە ماڵەیە لایفمان بۆ کاتەوە ئەڵێ وەرن 250 بۆ ئامر 250 بۆ خۆت و لە ماڵا بە ئەمە ئەوەیە کە جەنابەت ئیشارەت پێدا ئەو کارەساتانی لەکەوێتەوە ئەو کارەساتە دڵتەزیێنانە و فەرماندەی دڵسۆزیش هەیە فەرماندەی دڵسۆز هەیە مەسەلا ڕێبەکەی قایمەکە یعنی دەربەسی ئەوە تێ کە مەسەلا هەم خۆی عیبە نێتە سەری و هەم پێشمەرگەکەی بپارێزێ و هەمیش خاکەکەی بپارێزێ بۆ بە نمونە ئێمە کاکجەلیلی مامفایەقمانەیە کە ڕۆشتینە سەیری فەوجەکەیمان کردووە بەڕاستی لە گیرفانی خۆی چۆن ئەڵێم تەکلیفی کردووە لە خەڵکی سەرمایەدار بەداخەوە وەزارەتی پێشمەرگە نەیکردووە حکوومەتی هەرێمی کوردستان وازی لە هێزی پێشمەرگە هێناوە وازی لێناوە بۆ بوجیان بۆ دابین ناکە نەبووجایە بۆ دابینەکە نەفیشک نەچەک لە دروستبوونی شەڕی داعشەوە تا ئێستاکە هیچ روبەرگێک پێداویستی خۆگەرمکردنەوە هیچ شتێک بۆ پێشمەرگە دابین نەکراوە بە بەڵگەوە بەڵێ یعنی ئەوەی کە ئێمە ڕۆشتینە سەردانیامان کردووە آخر معقولە کە هێزێک بە بەردەوامی لە شەڕابێت گیانی خۆی بکاتە قوربانی شەڕی داعاش ئەو هەموو زەحمەتە شار نەما گەڕک نەما شەهیدی بۆ نەڕاتەوە ئێستاش ئەوە ئەبینین کە بەداخەوە هەفتانە مەترسیان لەسرە هجوومیان لەسرە بەڵام بۆچی وەزارەتی پێشمەرگە یعنی نایەتە سەرخەت ئەگەر خۆی مەسەلە جاری وا هەیە وەکو پێشتریش باسم کرد ئەڵێ ئێمە ئەنجومەنی وەزیران جوابی نووسراوەکانمان نادات و پێداویستەکانمان بۆ دابین ناکرێ باشە بۆ نایە بڵێ ئێمە خەتاکەی بخاتە پای ئەنجومەنی وەزیران یا لایەنێکی تر ئێمە لەگەڵ هاوپەیمانانیش کە کۆبوونەوەمان کردووە ئەوانیش گلەیان هەیە گلەیەکەیان ئەوەیە کە هێزی پێشمەرگە یەک ناخرێتەوە هێزی پێشمەرگە مەسەلا ئاژمارێکی حسابی بانکی نییە کە ئەمە ئەگەرەمە بکرێ بندیوار لە 100 ئەتوانین بڵێن لە ساانەوە بندیواری تیانامێنێ گەر ئاژمارێکی بانکی پێشمەرگە بچێت مەسەلا خۆی موچەکەی خۆی وەرگێ بەڵام ئێستش موچە بۆ وەرەگری کە لیژنەیە کە ڕوا موچەکەی خۆی وەرگری و دێتەوە لە ناو لیوا فۆجەکە دابەشیەکە و خۆی شێزانێ بندیوارەکانی شەو کاتە دێن موچەکانیان پێدرێ ئەویش بە دڵنیایەوە بەژمارە کوژمارەی بندیوار دیارە چەندە کەوتە 250,000 پێشمەرگەیە ئێستا چەندی لە چوارچی وەزارەتی پێشمەرگە چەندی لە دەرەوەیە بندیوارەکان بۆتان دەرکەوتنەوە لیژنەکەی خۆتان ئێمە ئەزانی بندیوار زۆر بە شێوەیەکی منەظەم کراوە با بڵێن ئێستا ئەگەر لیژنەیەک لە لیژنەی پەرلەمانی بێ یان هەر لیژنەیەکی تر کە بێ بچێ چاودێری بڵێن تەفتیشێکی لیوایە بکە یا بزانێ جەردێکی و لیوایە بکە بزانێ چەنە پێش ئەوە بۆیە منەڵێم لیژنەی وەزارەتی پێشمەرگە حەقی وایە بە بەردەوامی بە بێ ئاگادارکردنەوە بڕوات بەڵام کە پیان ئەڵێن مەسەلە لیواکەمان بۆ کۆکەرەوە ئێمە ئەمڕۆ دێن ئەو هەموو بندیوارەکان کۆکاتۆ ئەهێنێت لە ساحای عەرەزاتە کۆکرێتەوە هەموویشیان مۆجودن و تەواو دوای ئەوە کە ڕاتەوە ئەوەی کە خۆیان ڕێکەوتون لەسەری و ئەوە کەیتریش ئەبێنێتەوە ئەمە هەیە بۆ نمونە ئیشی هەیە پێشمەرگە هەیە دەواجینی مریشکی هەیە بەسەوە پێشمەرگە نییە لە ڕاستیە یعنی بەس موچەکە لەگەڵ ئامرەکە بەشیەکە پێشمەرگەیە ئیشێکی ترێ ئەو پێشمەرگە فەقیرانش کە هەر تەنها سەرچاوەی ژیانیان ئەو موچەیە
تەنها ئەوەیان هەیە ناتوانن بڵێن 250 بۆ ئامر و 250 بۆ خۆم لەبەرەوەی کرێخانووی لەسرە نەخۆشی هەیە یەکێک لەو شەیدانەیە مەچوینە ماڵیان زۆر بەداخەوە مەزانی کە سوکارەگەیی بە ئێمەوت وتی ئەمە کە شەهید بووە باوکو دایکی نەخۆشە و 4 مناڵیشی هەیە تەنها سەرچاوەی ژیانی ئەم دایک و باوکە ئەم مناڵانە و خێزانەکەی ئەو موچە بووە یعنی گریانە دەهات یعنی ئەو قسانیانەکەن عایلەیەکی تر بە ئێمەی وتی یەک ڕژاتان لێ یەکەین وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە تەنها داوامان ئەوەیە با ئەم مناڵانە مناڵی ئەم شەهیدە احتیاجی سەرفترە و زەکات نەبێ یعنی ئەمە عیبە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان عیبە بۆ وەزارەتی پێشمەرگە بۆچی یعنی وا لە پێشمەرگەکەن باشە بەس هەر بودجەکەنی یاخود بودجەکە ناگاتە پێشمەرگەی ڕاستەقینە یاخسەبەر بە چەک ئەو چەکانەی کە چکەیسە من پرسیارم لە کاک جەبار کرد خۆشتوێ لێ بوتی ئەو چەکەی کە هاتووە لە هاوپەیمان هەمووی دابەشراوە پێشمەرگە هەمووی دراوە بە پێشمەرگە لە کامیری حراری بێ نازەم لە هەمەر بێ لە ئۆتۆمبیلی من هەڵگرەوە و درع و ئەوانە بێت نەخێر من ئەمڕۆ ڕێزمەیە بۆ کاک جەبارەوە قسەی کرد من ئەمڕۆ قسەم لەگەڵ فەرماندەی فۆش کردووە قسەم لەگەڵ ئەفسەری تر کردووە و بەواسەیەوەی کە من کاتی خۆی ئەفسەر بوومە و وەزعی پێشمەرگە زانم یەکێک لەو فەرماندانە بە منی وتی ئێمە ئەتوانین لە ڕێگەی خەڵکەوە شت بکڕین بۆ مەسەلە دابینەکەین دۆشکەم لە ڕێگەی خەڵکەوە کڕیوە لەکوێ ئەو چەکانەکە وەرگیراوە لە هاوپەیمانان یا لە عێراق وەرگیراوە لەکوێیە داستان کردووە لەکوێ وەڵین چەکەکان چەکەکان هەیە بەڵام لەکوێ لە بارەگاکانی خۆیانە لە بارەگای ئەو بارەگایانێکی خۆیان مەبەستیانە لەو شوێنانەیە کە خۆیان ڕوبەڕووی یەکتریە بنەوە وەست لە ناو شارەکان بەڵێ ناو شارە چەکی پێشکەوتوش لە ناو شارە دۆشکەش لە ناو شارە و جەنابیشی دەبینی کە ڕۆژانە مەسئول لە ڕوا دۆشکەی لە دواوەیە ئەو دۆشکە بۆ نایبن بۆ ئەو ڕەبێ کە من ڕۆیشتم بۆیە یەک دۆشکەیتیان نەبوو ئەگەر دۆشکەی تیا بووایە ئەو هەمەرە ئەو کاک ڕاید ئیسماعیلە کە دڵسۆزانە ڕۆشتە پیری هاوڕێکانیەوە دۆشکەی برد بۆی بچێتە سەر ڕەبایەکە و مقاومە بکە کە شەهید بوون بەداخەوە هەمەرە هەمەری میسریش بوو هەمەری ئەمریکی نەبوو ئەگەر چەکی دۆشکەی تیا بووایە ئەوان نەچوون و شەهید نەبوون لەبەرەوەی دۆشکەی تیانە بوو کە ئەم بم هەمەرەوە ڕۆشت و بۆی بتوانێت باشە دوو دەقەمان ماوە پێ دوایە دەبێت چی بکرێ بۆی کە ئاور لە ژیانی پێشمەرگە بدرێتەوە ئەم شەڕی داعش نەبێتە پاساوێکی بۆ درێژدانی زیاتر بە گەندەڵی سەرکوتکردنی ناڕزایەتی دەبێت چی بکرێت ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە لیژنەی خۆی ئامادەکە بۆ هەموو ناوچەکان و لە ڕێگەی وەزیرانی کە تایبەتمەند مەسەلە وەزیری هەرێم بۆ کاروباری عێراق قسە لەگەڵ عێراق بکە بۆ ناوچەیەکە ناوچەی جێناکۆکە و بۆ شای ئەمنی لەوێ دروست بووە ئەگەر ئەمە خەتەرەکە بەداخەوە ینی ڕۆحی ئینسان بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە بەڵام خەتەرەکە چییە؟ ئەوەیە کە خاکیش لەدەسەر ڕات چونکە ئەگەر من خۆم گەرمیانیم خزمم هەیە لێ ساڵی 1970 لە جەلۆلا عەرەبیتیانە بوو مەگەر عەرەب بۆ پێداویستی بەهاتایەتە بازاڕی جەلۆلا کورد لێ کورد هەر ئەتوانێ بچێتە ئەوێ باشە سعدیە نەحەی سعدیە مڵکی بەگزادەی جافە نەک هەر مەسەلە بڵێ خاکی کوردستان هەن مڵکی بەگزادەی جافۆ بەگزادەی جافیش خەڵکە زانێکی هەیە فەرمان ڕەوا بوونەوە ئێستا سعدەی کێ تایە عەرەبی تایە کوڵە جۆ ژوای لێ دێ ئەگەر فریای نەکەون بۆیە باشترە وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بە هەم لەگەڵ هاوپەیمانان قسە بکرێ و هەم وا بکرێ ئەو سنوورەیە بەو شێوەیە نەمێنێتەوە کە ئەو چەکدارانە بۆ خۆیان چیان بێ لە تەڕاتنی تیان سوپاس دەکەم کاک ڕزگار محەممەد بەریادەری لیژنەی کاروباری پێشمەرگ لە پەرلەمانی کوردستان سوپاسیان بەدەبوونتانەکەن سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ